بینەرانی بەڕێز سڵاو و کاتتان باش بەخێربنەوە بۆ بابەتێکی دیگەی پرۆگرامی ڕوانگە. دەی ئۆکتۆبری هەر ساڵ ڕۆژی جیهانی دژ بە سزای مەرگ یا ئێعدامکردنە. کۆماری ئیسلامی ئێران لە ڕادەی جیهانیدا لە نێو وڵاتانەیە کە ژمارە ئەوانەی ئێعدامیان دەکە هەر ساڵ لە نێو وڵاتەکانی دیکە لە پلەیەکی زۆر سەرێدایە. بۆ وێنە ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەی دەڵێت لە ساڵی 2005 زاینەوە تا ئێستا لانی کەم 95 کەسی ژێر تەمەن 18 ساڵی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئێعدام کراون. سەبارەت بە دۆخی ئێعدامکراوەکان یا دۆخی مافەکانی مرۆڤ لە کۆماری ئیسلامیدا لەگەڵ دوو میوان قسە دەکەین. خانمیژی لە مۆستاجیر ڕێکخراوی هەنگاو، هەروەها کاگەنس بلووری گوتەبێژی ناوەندی نەمران. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. ژیرە خامەگەل لە پێشتا تۆ ئاماژە بەوانە بکەیت کە لە ماوەی با بڵێن حوتێک یا دوو حوتێ ڕابردوودا حکمی ئێعدامیان بەسەردا سەپێنراوە یان ئێعدام کرابن. ڕێز و سڵاو بۆ ئێوە و بینەرانتان و هەروە کاکی یونس میوانی بەڕێستان. هەروەکە خۆتان ئاماژەتان پێدا ڕۆژی 10 ئۆکتۆبر ڕۆژی بەرەنگاربوونەوەی جیهانی لەگەڵ سزای سێدارەیە. هەم بەم بۆنەوە ئێمە وەکو ڕێکخراوی هەنگاو کە ساڵانە راپۆرتێکی تایبەتمان دەبێت لەسەر یەک ساڵەی ڕابردوو، ینی لە 10 ئۆکتۆبری ساڵی پارەوە هەتا 10 ئۆکتۆبری ئەم ساڵ. ئەگەر ئیزن بدەن من ئەو ئامارەکە ئامادەمان کردووە لە خزمەتانە بیخوێنمەوە، ئاماژەی پێ بکەم بەو حاڵەتە گرنگانەی کە لە کوردستان لە پارێزگاکانی کوردستان و ئەو کوردانەی کە لە پارێزگاکانی دیکەی ئێران ئێعدام کراون. ئاماری یەک ساڵی ڕابردوو بە ئێمە ئەڵێ کە لانی کەم 50 هاوڵاتی کورد لە ماوەی یەک ساڵی ڕابردووە لە بەندیخانەکانی ئێران لە سێدارە دراون، کە 33 حاڵەتیان تایبەت بووە بەو تۆمەتانەی کە بە کوشتنی ئەنقەست تۆمەتبار کراون و 17 حاڵەتی تایبەت بووە بە مادە هۆشبەرەکان. جگە ئاماژەیە لەم یەک ساڵەدا یەک منداڵیش لە سێدارە دراوە کە ناوی سەجادی سەنجەری بووە، خەڵکی کرماشان، کە لە کاتێکدا تۆمەتەکەی ئەنجام داوە ژێر تەمەنی 18 ساڵ بووە. ئەم کەسە 15 ساڵی بووە تووشی ڕووداوەکە بووە، 10 ساڵ لە زیندان ڕاگیراوە هەتا ئەوەی کە تەمەنی بێتە سەرەوە و لە کۆتاییە لە سێدارە دراوە. ئەوەی کە ئەم حاڵەتەی زۆر میدیایی کردەوە، ئەم منداڵە بە شێوەیەکی نهێنی لە سێدارە دراواتە بێ ئەوەی کە پارێزەرەکەی ئاگادار بێ و بێ ئەوەی کە بنەماڵەکەی ئاگادار بن و مافی ئەوەیان هەبێ کە دوایین دیداریان لەگەڵ ئەم منداڵیان هەبێ لە سێدارە دراوە کە کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ئەمنستی ئینتەرنەشنال لەسەر مۆزوع هاتە سەرخەت بە شێوەیەکی توند مەحکومی کردوە. دیانە تەحاوی کە بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی ناوینە لە ئەمنستی ئینتەرنەشنال ئاماژەی بە دوو خاڵ کرد. وتی یەکێک ئەوەی کە ئێران دیسان دەیسەلمێنێ کە ئەم دەستگای دادوەریەکەی دەستگایەکی زۆر بێڕەحمانەیە کە منداڵ لە سێدارە دەدا، و ئەوەی کە ئەم حاڵەتە بە شێوەی نهێنی لە سێدارە دراوە، سێدارەکەی جێبەجێکراوە، نیشانیەدا ئێران هێشتا سوورە لەسەرەوەی کە حکمی سێدارە جێبەجێ بکا بە تایبەت لەسەر منداڵان، و ئەوەی کە دەیهەوێ وەکو ئەم حاڵەتانە هەر بەردەوام بێت بێ ئەوەی کە دنیای دەرەوە و یا کۆنشگەرانە ئەوانەی کە دەیان هەوێ بەرەنگاری بنەوە پێی بزانن و لە خەفا ئەم حاڵەتانە جێبەجێ بکە. یەکێک لە یەک ساڵی ڕابردووە یەک ژنیش بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە بەندیخانەی شاری سنە لە سێدارە دراوە کە خۆشی هەر خەڵکی ئەو پارێزگایە بووە. و ئەوەی کە جگەی ئاماژەیە لە 4 پارێزگا 5 پارێزگای کوردستان واتە ئورومیە، کرماشان، ئیلام، سنە، لۆڕستان لە هەر کامێکیا حاڵەتەکانی سێدارە تۆمار کراوە. جیا لەوانە لە شارەکانی دیکەی ئێرانی بە تایبەت لە شاری ئیسفەهان 3 حاڵەتی ئێعدامی کورد هاوڵاتی کورد لە ئەنجام دراوەکە. زۆرترین حاڵەتەکان لە پارێزگای ئورومیە بووە، لە پارێزگای کرماشان و لە پارێزگای سنە بووە. زۆر باشە ژیلا خان، دەزانم راپۆرتەکەت ئەماری وردی تێدان دێمە وڵات. کاگەنس ئێوە لە ڕابردووشدا هەر وەک بە خۆتان ئاماژتان پێکردو لە بەرنامەکانی دیکەدا خەریکی کۆکردنەوەی بەڵگەوە و کەسانێکە لە سێدارە درابن. بۆ وێنەمە باسی 59 لاوی مەهابادیمان کرد، بەڵام من لە وێبسایدەکەدا یا لە ماڵپەڕی ئێوەدا چاوم بە بابەتێک کەوت کە باز دەکا 38مین ساڵی
لە سێدارەدانی 18 ژولاوی سەقز بەگەر ئەگەر بکری ئاماژە بکەی کە ئەمانە کەنجێتانە بیدۆزنەوە لیستی ئەوانە یاوە کەنجێ ئەدام کراون. بەڵێ سلااو ڕێز بۆ ئێوە بۆ بینالین بەڕێستان هەروەها سلااو ڕێزی تایبەتی بۆ هاوڕێ و هاوکارم لە ناوەندی هەنگاو بەڕێز ژیلا خانم. کاگ سەلاجان ئەو 17 کەسە لە 23 پێنجی ساڵی 1362 واتە 14 هەشتی 1983 لە زیندانی سەقز ئیعدام کراون. دیارە کاری ئێمە لەگەڵ کاری ناوەندی هەنگاو بڕێک جیاوازی هەیە. کارکردنی تایبەتی ئێمە لەسەر ئەو کەیسانەیە کە لەسەر تاوانی سیاسی عەقیدەتی ئیعدام کراون. بۆیە کۆکردنەوەی بەڵگە و زانیاری لەسەر ئەو ئیعدام کراوانە لە سەرەتای هاتن دەست بەکاربوونی کۆماری ئیسلامی هەتا ئێستا بەردەوامە و ئێمە لەسەر تەنیا لەسەر ئەو کەیسە تایبەتیانە کار دەکەین. ئەو 17 نمرەی کە جنابت ئاماژەت پێکردو ئێمەش لە ماڵپەڕی ناوەندی نەمراندا لە 38 ساڵی ئەدامکردنی و نەمراندا یادمانکردنەوە بریتین لە 17 کەس. لەو 17 کەسە 6 کەسیان خاتونن کە چەند کەسێکیان تەمەنیان ژێر 18 ساڵە، 11 لە نمرەکەی تر پیاون و ئەوانیش تەمەنیان جیاوازە، تەمەنی ژێر 18 ساڵیش لەناو ئەوانیشدا هەیە. کۆکردنەوەی بەڵگە و زانیاری لەسەر ئەو ئەدامە بە کۆمەڵانەی کە کۆماری ئیسلامی لە سەرەتای دەست بەکاربوونەوە کردوێتی کاری تایبەتی و تەخەسوسی ئێمەیە کە کاری لێ دەکەین. یادی ئەو 17 نەمرەش هەر درێژە پێدانی یادکردنەوەی ئەو نەمرانەیە کە ئێمە کارمان لەسەر کردو کاری لەسەر دەکەین. لەو 17 کەسە ئێمە توانێمانە بەڵگە و زانیاری لەسەر 16یان کۆ بکەینەوە، یەک دانیان بەداخەوە یەک لەو نەمرانە زانیاری شتمان هەتا ئێستا بە تەکمیلی وەگیر نەکەوتووە. ژیلا خانم، ئەوەندەی ئێوە کە ئاماری سەبارەت بە کوژراوەکان کۆ دەکەنەوە یا سەبارەت بە ئەدام کراوەکان، ئەوەی کاگ یونس باسی دەکات هەبووە کە چەند کەس پێکەوە ئەدام کرابن، زار لە بنەماڵەدا بن یا چەند کەس خەڵکی کوردستانی ئێرانێ 10 ساڵ یا لەو کاتەوە کە ئێوە دەستان بە تێکۆشان لە ڕێکخرای هەنگاو کردو؟ بەڵێ هەر ئەو جۆرەی کە کاکیونس ئاماژیان پێدا بەڕاستی کۆکردنەوەی زانیاری لەسەر ئەو کەسانەی کە لە سێدارە دراون بەهۆی ئەو زەخت و فشارەی پێشتر کە لەسەر بنەماڵەکان جمهوری ئیسلامی دروستی دەکات، لەبەرەوەی کە بێدەنگ بن، لەبەرەوەی کە قەولیان پێدەدا ئەگەر قسە نەکەن، ئەگەر زانیاریەکان درز نەکاتە میدیاکانی دەرەوە ئەم کەسە دەبەخشێ، بەڕاستی زۆر زۆر سەختن. و ئەو زەخت و فشارە دەرونیە کە دوای لە سێدارەدان بۆیان دروست دەبێ ڕێگرە لەوەی کە دواتریش وەکو ئارشیو بێن بیدەن بە ناوەندەکان کە بمێنێتەوە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ. بۆیە زۆر زۆر زەحمەتە. ئێمە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە کارمان کردووە تا ئێستا توانیمانە دەستمان بە کەیسێک ڕابگا کە ڕۆژی بەتایبەتی لە 10 ئۆکتۆبریش بڵاومان کردەوە. دوودانە ئامۆزای خەڵکی سنە بوون کە بەهۆی ئەندامەتی لە حیزبە کوردستانیەکان دەست بەسەر کرابوون لە ماوەی کەمتر لە 1 مانگە. ئەمانە دەست بەسەر دەکرێن، دادگایان بۆ تشکیل دەبێ و حکمی سێدارەشان بەسەردا دەسەبێ، هاوکات حکمی سێدارەکان هەر لەو مانگەیە بەڕێوە دەچێت. ئەو کەسانی کە شاهدی ئەم حاڵەتانە بوونە بەردەوام تاکی دەکەنەوە کە ئەم کەسانە لە ڕەوتی دەست بەسەرکرانیان هەتاکو ئەوەی کە حکمی سێدارەکەیان یا حکمەکانی دیکەیان جێبەجێ دەکرێت لە سەرەتایی ترین مافەکانی خۆیان ئەو مافانە کە وەکو دەست بەسەرکراوێ دەبێ هەیان بێبەشن، وەکو ئەوەی کە دەست بەسەرکرانەکان زۆر بە توند و تیژیانە ڕوئەدا، بنەماڵەکانیان ناچار دەکرێن بێدەنگ بن، دەیان بێنە دەست بەسەرگە لە ژێر ئەشکەنجە و ئازار ناچاریان دەکەن کە دان بە تاوانێکا بنێن یا شراکەتی تاوانێک بکەن کە نەیان کردووە. لە دوای کە دەچنە حتا دادگاکانیش لە مافی هەبوونی پارێزەر یا وەکیڵ بێبەش دەکرێن. ئەم حاڵەتە بەتایبەت کە لە سنەبوو 2 کەس لە هاوبەندیانی ئەم نەفرانە کە دواتر توانیویانە خۆیان ڕزگار بکەن لە چەندین ناوەند قسەیان کردووە کە ئەوان خۆیان شاهدیەوە بوونەکە ئەم 2 کەسە بە تایبەتی لەلایەن دادستان و ئیتلاعاتی
ئیتلاعات و سپای شاری سنەوە زەخت لەسەرەوە کراوە لە دادگا کە حتمما حکمی سێدارەیان بۆ ببڕێتەوە و ئەوەی کە تا کاتی یعنی تەنافخستنە ملەکەیان و لە سێدارەدانەکان ئەم کەسە ئەمنیەتیانە لەسەر پەروەندەکەیان بوو. بۆیە هەر دیسان تاکی دەکەمەوە کۆکردنەوەی ئەو کەسان ئامار یا لێکۆڵینەوە لەسەر کەیسەکانی سێدارە و ئەعدام لە کوردستانە بەهۆی ئەو زەخت و فشارە و زۆر زۆر زەحمەتە. ئێمە بەڕاستی دوای 14 ساڵ لە سێدارەدانی ئەو دوو ئامۆزا توانیمانە دەستمان پێڕابگا. دواتریش ئەم کەسانە کە لە سێدارە دەدرێن تەرمەکانیان بە هیچ شێوە نادرێتەوە بە بنەماڵەکانیان، ئیجازەش نادرێت بە دوواداچوون بکەن بۆیان، یا ئەوەی کە ئەم دوو کەسە بە تایبەتی کە ئێمە لێکۆڵینەوەمان لەسەریان کردە بە بوتون یعنی قەبرەکانیان بتون ڕێژ کراوە، دواتر بنەماڵەکان بە دزیەوە خۆیان بە بەرتیلدان بەو کەسانەی کە بەشدار بوونە یعنی لە ناوەندە ئەمنیەتەکان توانیویانە گۆڕەکانیان پیاکەن، گۆڕەکانیان بێنەوە بۆ ناوچەکانی خۆیان. کاگوێنز ئەو هەفتە چیژ و لاوای ئاماژەت پێکرد کە 3 ساڵ لەمە و پێش ئەعدام کران. ئایا ئەوە لەو سەردەمەدا بوو کە ئایەتوڵا خەلخاڵی لە کوردستانێ بوو؟ واگەر ئەوەندەی ئێوە ئاگادار بن هۆی چییە کەوێگرا 7 کەس ئێدام کراون، بە تایبەت کە خۆش ئاماژەت پێکرد چەند کەسێکیان خانووە دویان بە تایبەت ئەو وێنانێک کە ئێوەدا تاناوە وا دیارە لە تەمەنی 18 بۆ خوارێن. بەڵێ کاگ سەلاجیان خاڵخاڵی لە ساڵی 58ەوە هاتە کوردستان لەسەر فتوای ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران خومەینی بڕیاری ئەعدامکردنی ئەرشی ئەوەی پێسپێدرا کە ئەو ئەعدامانە لە کوردستان دەست پێ بکە و شۆڕژی کوردستان لە ڕێگای ئەعدامکردنی ئەو لاوانەوە خەفە بکە و قڕ بکە. ئەو 7 کەسە ئەو 7 نەمرە لە ساڵی 1362دا ئەعدام کراون بە جۆرەی زانیاریە کە ئێمە لە کەسانی نزیکی بنەماڵە یەکێک لەو 7 نەمرە کە بەدەستمان گەیشتووە گوایە کەسێک بە نێوی مجتەبەوی کە دیارە ئیختلافی هەبووە لەگەڵ کەسانی سپای پاسداران لە شاری سەقز کەسێکی تایبەتی ناردووە لەوێ بڕیاری ئەو 7 نەفەر ئەو 7 نەمرەی داوە کە ئەعدامیان بکە. ئەو 7 نەفەرە ئەعدام دەکرێن لە شاری سەقز هاوکاتە لەگەڵ ئەوەی کە شەڕی ئێران و عێراق دەست پێ دەکا. کۆماری ئیسلامی ئێران لەژێر فشار و زەختێکی یەکجار زۆردایە، هێزی پێشمەرگە بە هەموو لایەنەکانیانەوە شەڕی چەکداریگەریان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بوو و کۆماری ئیسلامی ئێران پێویستی بەوە بوو بە هەموو شێوەیەک لە شێوەکان بتوانێت شۆڕشی کوردستان لە بین بەرێو بیخنچێنێ و بۆیە ئەوە مێژووی کۆماری ئیسلامی ئەوە دەسەلمێنێ ئەو بەڵکانەی کە ئێمە و ناوەندی هەنگاو و ناوەندەکانی تری مافی مرۆڤ لە کوردستان و لە ئێران لە بەردەستیاندایە کۆماری ئیسلامی ئێران هەر کاتێک لە ژێر فشاردا بووە بە تایبەت لە کوردستان پەنای بۆ حکمی ئەعدام بردووە و بە هەڵکەوتیش خەڵکی گرتو و دەستگیری کردوون. زۆر کەسیش لەوەی ئەعدام کراوانەی کە ئێمە بەڵگەکانمان کۆکردوونەوە و لەبەر دەستی ناوەندی نەمراندا هەیە زۆر بە بێتاوانانە ئەعدام کراون، گیراون، زیندانی کراون، دواتر ئەعدام کراون و ئەو کەیسانێکی ئێمە کاریان لەسەر دەکەین دەگەڕێتەوە ساڵەکانی دوای شۆڕشی ساڵی 1970 هەتا ئێستاش ئەو کەیسانن کە بێجگە لەو کەیسانەی کە لەو ئاخری ساڵانەدا بە هیچ شێوەیەک دادگای عادڵانە نەکراون. ژیلاخانم زۆر لەم باشتر دەزانێت ئاماژەشی پێکرد کە بە هیچ شێوەیەک ئیجازەی ئەویان نەبوو کە وەکیلیان هەبێ، یعنی هیچ دەسەڵاتێکی یاسایان نەبووە کە بتوان دیفاع لە خۆیان بکەن و کێشەکانی ناو کۆماری ئیسلامی و گرفتی کۆماری ئیسلامی بوونەتە هۆکار بۆی کە ئەو کۆمەڵە خەڵکی ئەعدام بکەن. ژیلە خانم تۆ ئاماژەت پێدا کە ساڵانە ڕێکخراوی هەنگاو ئاماری ئەوانەی کە ئێدام دەکرێن دەکوژرێن لەلایەن کۆماری ئیسلامیەوە بۆ دەکەنەوە. ئەگەر بۆ بینەران بڵێ پارەکە لە ساڵ 2 ساڵ لەمە و پێش ئایا کەمی کردو یا زیادی کردو؟ بەڵێ کاکسلا ئیتفاقاً ئێمە لە ساڵی 2016 ئامارێکم ئامادە کردووە بە تایبەتی بۆی کە بینەرانتان بە تایبەت کە بەرنامەکانتان لە باشووری کوردستان زۆر دەبین ڕێ حەزم کرد کە
ئەو شتانە بزانن کە لە کوردستان ڕوئەدا لە ڕاستیە لە ساڵی 2016ەوە کە ئێمە ئامارەکان بە شێوەیەکی بەڵگەمەند تۆمار دەکەین و ئارشیڤیان دەکەین هەتاکو ئەمڕۆ نزیکەی 441 کورد هاوڵاتی کورد لە ئێران لە سێدارە دراون. لەم حاڵەتانە 6 کەسیان ژێر تەمەنی یاسایی بوونە، ژێر تەمەنی 18 ساڵ بوونەکە کەسێکیان ژن بووە بەهۆی ئەوەی کە بە منداڵی بە زۆر بە شوو دراوە، توندوتیژی هەبووە لە ناو خانەوادەیە لەلایەن هاوسەرەکەیەوە و لە ڕووداوێکە مێردەکەی کوشتووە کەوتووە زیندان و لە زیندان دوایەوەی کە ئازار و ئەشکەنجێکی زۆر کراوە لەسەرەوەی کە ئاعتراف بکە لە کۆتاییترین دانیشتنی دادگایشیا وتوویە کە من نەم کوشتووە کەسێکی دیکە لەگەڵما بۆ کوشتوویەتی و ئەو وتوێتی کە من دەبێ لە ئەستۆی بگرن، بەڵام هیچ گرنگیان بە قسەکانی نەداوە، حکمی سێدارەی بەسەردا سەپاوە لە سێدارە درا. کەسێکی دیکە هەر منداڵ شایانی سەعیدپور لەوانەیە گوێبیستی ناوی زۆر بوو بێتن کە 2 ساڵ لەوە پێش لە زیندانی سەقز توانی هەڵبێ لەگەڵ کۆمەڵێکی دیکە لە زیندانیەکان حکمی سێدارەی هەبوو، بەداخەوە ئەویش بە زووی دەست بەسەر کرا و دوایەوەی کە گەڕاندیانەوە بەندیخانە بە شێوەیەکی بەپەلە بێ ئەوەی کە بنەماڵەکەی ئاگادار بکەنەوە لە سێدارە درا. ئەمانە حاڵەتایەکی دەگمەن بوون کە ئەوانەی ژێر تەمەنی 18 ساڵ لە سێدارە دراون، هەروە کە پێشتریش ئەو حاڵەتی سەجاد سەنجەری خەڵکی کرماشان ئاماژەم پێدا. ئەمانە و حاڵەتانن کە بەڕاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر لەسەری دێنە جوابوە ئێران لەسەری محکوم دەکەن، بەڵام بەهۆی ئەو زەخت و فشارانەوە ئەو کێشانەی کە خودی ئێران هەیەی و هەروەها کاک یونس کە خۆیان ئاماژیان پێدا بەهۆی ئەوەی کە ئەو ترس و وەحشەتە لە ناو خەڵکدا دروستکە بۆ ئەوەی کە دیکتاتۆریەتەکەی خۆی و حکوومەتەکەی خۆی بەردەوامی پێبدا، ئەم حاڵەتانە هەر هێشتا بەردەوامە و یەکێ لە ئەوانەی کە ئەو دەگمەن حاڵەتانە کە لە جیهاندا لە ناو ئەو وڵاتانەی کە سێدارەیان هەیە ڕوئەدا، سێدارە لە پێش چاوی خەڵکە کە جمهوری ئیسلامی زۆر بە ڕوودارانە ئەم حاڵەتە سێدارەیە ئەنجام دەدا. لە کوردستانیش لە ساڵی 2016ەوە تقریباً 12 حاڵەتی سێدارەی پێشچاوی خەڵکی جێبەجێ کردووە کە لە ساڵی 2017 زۆرترین حاڵەت بووە کە 8 جار لە پێش چاوی خەڵکی ناوچە سێداری ئەنجامداوە. جێگای ئاماژەیەوە جێگای دڵخۆشیە کە لە زۆربەی ئەم سێدارانە خەڵکی کورد ناچن بۆ سیرکردنی ئەم حاڵەتی جێبەجێکردنی سێدارانە، کە ئەمە بەڕاستی جێگای ئاماژەیە، جێگای خۆشحاڵیەوە پێزانینە. باش بەشێکی دیکە کە لای ئێمە تۆمارکراوە هۆکاری سێدارەکانە، ئەوەی کە لە ساڵی 2016 تا ئێستا 46 حاڵەتی چالاکی مەذهبی و سیاسی لە سێدارە دراون، حاڵەتەکان تۆمار کراوە. چەند نمونەی ئەخیرمان بوو ئەندامی بە تۆمەتی ئەندامەتی لە حیزبەکان بە تایبەت خەڵکی زۆر لە سێدارە درێن، چالاکان سیاسی لە سێدارە دەدرێن، ڕامێنی حوسێن پەناهی، زانیاری مرادی و ئاخرین حاڵەت کە ئاقای هدایەتی عەبدوڵڵا پور بووە، حاڵەتێکی زۆر تایبەت بوو لە پزیشک قانونیەکەی بەڵگەی پزیشکی دادوەریەکەی نووسرا بوو کە ئەم کەسە بە بەرکەوتنی شتێکی تیژ کوژراوە. واتە ئەمە لە دەقە یاسایەکانی ئێرانە بە حاڵەتی تیربارانە، ئەم کەسە تیرباران کراوە و دواتر کە ئێمە لێکۆڵینەوەمان کرد دەرکەوت بۆمان کە کاک هدایەتی عەبدوڵڵا پور لە پێش چاوی چەندین بنەماڵەی ئەندامی سپای پاسداران لە شاری شنۆ تیرباران کراوە. ئەمانە ئەو حاڵەتانن کە زیاتر بۆ ئێمە ڕوونی دەکاتەوە کە جمهوری ئیسلامی تا ئێستاش چەندە پێداگرە لەسەرەوەی کە حکمی سێدارە جێبەجێ بکە و بە تایبەتی تر لە کوردستان چەندە بە شێوازی دڕندانەتر و بە پەلەتر ئەم حاڵەتانە جێبەجێ دەکە. جێگای ئاماژەیشەکە جیا لەم پارێزگانەی کوردستان کە پێشتر ئاماژەم پێکرد لە پارێزگاکانی خوراسانی ڕەزەوی، خوراسانی باکوور و ئیسفەهان، گیلان، قەزوین چەندین حاڵەتی سێدارەی کوردەکان جێبەجێ کراوە و بەگشتی ئەوەی کە ئامارەکان دەری دەخەن ساڵانە ڕێژەی 20 هەتا 25% کولی سێدارە دراوەکان لە گشتی ئێران کوردن. زۆر باشە ژیلا خان، دێمە وڵات. کاگوێنس ئێوە بێزگەلەوەی کە باڵگەکان کۆ دەکەنەوە ناویان دەنووسن، ساڵی لەدایک بوونەوەوانە دەزانم خەریکن کە
با بڵێن پوختەتریان بکەن بەڵام لە هەمان کاتیشدا ژیان و بەسەرهاتی ئەو کەسانە لە ماڵپەردا دەنووسن کە ئێدام کراون. یەکێک لەوان فەخری شەیداییە کە چاو لە ژیان نامەکەی دەکەی ژیانی ڕابردوویدا زۆر تووشی ئازار بۆ گە بە کورتی ئاماژە پێ بکەیت کە فەخری شەیدایی چێ و کەنجی ئەدام کراوە. فەخری شەیدایی یەکێک لەو نەمرانە بوو کە خەڵکی سەردەشت بوو، کەسێکی یەکجار زۆر تیژ و وشیار بوو، وەکو زۆرێک لەو لاوانەی ئەو کاتی دوای ڕاپەڕینی دژی حکوومەتی شا ئەویش ڕووی کردە چالاکی و هەڵسوڕانی سیاسی. دایکی خوشکە هاجەر و باوکی بەڕێز کاک ئەحمەد ئازارێکی یەکجار زۆریان چێشت لەو ماوەیەدا کە فەخری شەیدایی لە زیندان بوو. فەخری شەیدایی لە ساڵی 1335 هەتاوی لەدایک بوو و لە ساڵی 1362دا بەداخەوە ئیعدام کرا لەگەڵ نەمرێکی تر. فەخری شەیدایی کەسێکی تیژ وشیار وەکو هەموو ئەو چیژوو لاوانەی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا ڕویان کردە چالاکی سیاسی، ئەویش هەر بۆ شێوەیە ئەو کارێک کرد. ژیان و بەسەرهاتی فەخری شەیدایی زۆر لەوە زیاتر هەڵدەگرێت کە من بتوانم ئاوا لە قسە و باسێکی کورددا باسی بکەم، بۆیە داوا لە هەموو بینەرانی بەڕێزی بەرنامەکەتان دەکەم کە سەردانی ماڵپەڕی ناوەندی نەمران بکەن بۆی کە بتوانن بیرەوەری نەمر فەخری شەیدایی بەوردی بخێنەوە و ئەو قارەمان و ئەو چیژە شۆڕژێڕی کوردستانی ڕۆژهەڵات باشتر بناسن. ژیلا خانم، ئەگەر ئێوە لە کۆکردنەوەی ئامارەکاندا کۆڵبەرەکان وەک چۆن حساب دەکەن لە ڕێزی ئەدام کراوەکان یا کوژراوەکان، و ئەگەر وایە ژمارەی ئەوان ئەگەر بکرێ ژمارەی کوژراوەکانی کۆڵبەران چەندە؟ لە ڕاستیدا ئەو جۆرەکە ئێمە ئامارەکان کۆ دەکەینەوە بەشێکی تایبەتمان هەیە بە ناوی کۆڵبەران، ئەوەی کە بریندار دەبن بە تقی ڕاستەوخۆ دەکوژرێن بەوەی کە بەهۆی ڕووداوە سروشتیەکان کەوتنەوە خوارەوە لە بەرزایی یا ئەوەی کە لە ناو بەفردا دەمێنەوە، ئەمە هەمووی لە خۆی دەگرێت و بە لە بەشی کۆڵبەران تۆمار دەکرێت. بەڵام ئەم تەقەکردنە لە کۆڵبەران بەڕاستی دەتوانین بڵین ئەمە شێوازێکی نوێی سیستماتیک و یاسایی جمهوری ئیسلامیە بۆ لەناوبردنی خەڵکی کورد. زۆر زۆر جێگای داخە کە تا ئێستاش مرۆڤی کورد، کەسێکی کورد یا هەر بە تەواوەتی لە جیهانە کەسێک بۆ شێوازە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی، بۆ پەیداکردنی نانی شەو، بۆ ئەوەی کە بتوانێت ژن و منداڵ و ئەو کەسانەی کە سەرپەرستیان دەکا بەخێو بکە بەو شێوازە نانی خۆی دەربێنێ کە زۆرێک لە چالاکانی سیاسی، چالاکانی مافی مرۆڤ خودی دیاردەی کۆڵبەری بە نائینسانی باس دەکەن. چ جای ئەوەی کە جمهوری ئیسلامی بە شێوازێکی دەست ئاوەڵا و ئەو جۆرەی کە خۆیان دەڵێن ئاتش بە اختیار دێن، زۆر زۆر بە ساکاری لەسەر سنوورەکان بەردەوام ئەم کەسانە دەدەنە بەر دەستڕێژی گولەکە. ئاخرین حاڵەتەکەی کاگژیاری ئەلیپور بوو لە شاری سەردەشت، دڵنیام هەمووتان چیرۆکەکەیتان بیستووە، کەسێک بوو کە حتا ینی زۆر پەیوەندی هەیە بە بەرنامەکەش. یەکێک لە براکانی حکمی سێداری لەسەر بوو، بنەماڵەیەکی هەیە کە بۆ هۆکاریەوەی کە متالبەیان بووە داخوازی کوردانەی خۆیانیان هەبووە شار بە دەرکراون، ئاوارەی وڵاتان کراون و لە ڕۆژانی دواییدا توانی بوویان خۆیان بگەێنە وڵاتێکی پارێزراو کە بەداخەوە ئەم ڕووداوە ناخۆشە بەسەریانە هات. کوڕێکی گەنجی تەمەن 32 ساڵە بە تەقی ڕاستەوخۆوە بە ئەنقەست لە پاسگای سەر سنووری شاری سەردەشت درایە بەر دەستڕێژ و جگە ئاماژەیە کە ساڵانە زیاتر لە 200 کۆڵبەر بە ڕووداوە سروشتیەکان بە کەوتنە خوارەوە لەمانەوە لە بەفروە دەستڕێژی ڕاستەوخۆی هێزە نظامیەکان بە ڕاستیدا گیانی خۆیان لە دەست دەدەن و جێگای داخەکەی ئەوەیە کە هیچ کام لەم کەیسانە کە ئەوانەی کە بە ڕاستەوخۆ کوژراون کەیسەکانیان ناتوانرێ بچێتە دادگا و حەقی خۆیان وەربگرن. زۆر لە کەیسەکان هەبووە کە وەکیڵیشیان هەبووە، زۆر هەزینەیشیان کردووە هەتاوەی کە بتوانن لانیکەم دیەیەک وەربگرن، لانیکەم ئەوەی کە بە حەقی خۆیان بگەن
بەداخەوە سەرکوت کراوە کەیسەکانیان لە دادگاوە زۆر زۆر بە سەخیفانە جمهوری ئیسلامی داوای پارەی ئەو تیرەی کردووە لیان کە ڕۆڵەکانی پێکوژراوە عینەن دەیەی شەست کە کاکیونس زۆر باشتر ئاگادارە کەسەکانیان تیرباران دەکرد ینی چالاکە سیاسیەکانیان تیرباران دەکرد و دواتر داوای پارەی گولەکە و فیشەکەکەیشیان لە بنەماڵەکەیان دەکرد. کاگوێنس خۆشتان ئاگادارن کە سەرکۆماری ئێستا ئێران ڕئیسی لەلایەن چالاکانی ئێرانەوە تۆمەتبار دەکرێت کە لە کوشتنی هەزاران زیندانی لە سەردەمی کۆتایی شەڕی ئێران و عێراقدا دەستی بووە. ئەوەندەی ئێوە ئاگادار بن هەواڵی نوێ لە ئوروپا سەبارەت بەوە چیە و ڕێکخراوی ئێوە لەم بارەوەدا چ هەنگاوێک دەنێ؟ ئایا هیچ بەرنامەیەکتان هەیە بۆ ئەمە؟ بەڵێ کاک سلاح ئێمە لەو ماوەی ئەو چەند مانگەی ئاخریدا بە بەردەوام لە پەیوەندیدا بووین لەگەڵ ڕێکخراوەکانی هاوشێوەی خۆمان هەم ئەوانەی کە لە چوارچێوەی کوردستاندا کار دەکەن هەم ئەوانەی کە لە چوارچێوەی ئێراندا کار دەکەن بۆی کە بتوانین هەماهەنگێک بەیەکەوە دروست بکەین لە ئەگەری هاتنەدەری بە تایبەت ڕئیسی و سەرانی کۆماری ئیسلامی ئێران کە تاوانبارن بە حکمی ئیعدام بە تاوانبارن بەوەی کە کۆڵبەریان کوشتووە لە هەموو بوارێکدا لە هەموو بوارەکانی پێشەدەچوونی مافی مرۆڤ لە کوردستان و ئێران تاوانبارن ئەگەر بێت و جوڵەیەک بکەن بەرە وڵاتانی دەرەوە ئێمە بتوانین بە هەماهەنگی یەکتر پۆلیسی ئینتەرپۆل ئاگادار بکەینەوە بۆەوەی کە بتوانین هەروەکو ئەو نوێنەرەی کۆماری ئیسلامی ئێران کە ئێستا دادگایەکەی لە ستۆکۆڵم بەڕێوە دەچێ لەوێ لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر بکرێ لێکۆڵینەوەی لەسەر بکرێ. ئەوە بە شێوەیەکی گشتی ئێمە خەریکی هەماهەنگین لەگەڵ ئەو ڕێکخراوانەی تر بۆی کە بتوانین بە بەرنامەدا ڕێژراوتر بە چڕوپڕتر بتوانین ئەو کارە بکەین بۆی کە لە ئەگەری هاتە دەری ئەو کەسانەدا بتوانین دەست بەجێ ڕەتفعلی گونجاومان هەبێ و بە زووی بجۆڵینەوە بۆی کە دەست بەسەر ئەو تاوانباراندا بگرن. یەکێکی دیکە لەو چالاکیانەی کە ئێمە لە بەرنامەماندا هەیە و کە قەرارە بیکەین ئێمە لە هەوڵی ئەوەدا بووین لە ماوەی ئەو دووسێ مانگەدا کە ئیجازە لە پۆلیسی سوئێد وەربگرین بۆی کە ئێمەش وەکو کورد بچینە بەر دادگای ستۆکۆڵم کە ئەو تاوانبارەی کۆماری ئیسلامی لەوێ دادگایی دەکرێت بۆی کە بە هەموو دنیای بسەلمێنین کە ئەو تاوانانێک کە کردووە تەنیا لە گەوهەردەشت و لە بەشەکانی دەرەوەی کوردستان نەبووە بەڵکو ئەو تاوانبارە 6 ساڵ وەکو پاسدار لە کوردستان حزوری هەبووە تاوانی کردووە و بۆیە ئێمەش دەمان هەیە بە هەموو دنیا ڕابگەێنین کە ئەو تاوانی ئەدامانە لە کوردستان زۆر وحشیانەتر و درڕندانەتر لە چەندین بوارەوە ئەوان درڕندانەتر لە کوردستان ئەو تاوانانیان کردووە. لە کوردستان تایبەتمەندێکی زۆری هەیە لە بەرنامەکانی پێشوشدا ئاماژەمان پێکردووە. ئیعدام لە کوردستان کوشت و کوشتار لە کوردستان بە فتوای ڕێبەری مەسحەبی کۆماری ئیسلامی ئێران دەستی پێکرد و هەر ئێستاش ئەو فتوایە حکم دەکات. بۆیە ئیعدامەکانی کوردستان زۆر وحشیانەتر بوون. شکنجە و ئازاری پێش ئیعدامەکان زۆر لە شوێنەکانی دیکە وحشیانەتر بوون. بۆیە دەمان هەوێت ئەوە بە جۆی هەموو دنیا بگەێنین کە کوردستان نابێت لەبیر بکرێ بە نسبەت ئەو تاوانانەی کۆماری ئیسلامی کردوێتی. گەلێکتان سپاس دەکەین ژیلا مستاجر لە ڕێکخراوی هەنگاو هەروەها یونس بلووریان لە ببوورن یونس بلووری کوتەبێژی ناوەندی نەمران. سپاسی ئامادەبوونی هەردووکتان دەکەم بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. زۆر سپاس باش. بینەران بەڕێوەی ساتنی کۆتایی بابەتی ئەمجارەی ڕوانگە هەتا حەوتوی دابێت بمێنن بە سڵامەت.